기존에 있는 레피드 테스트 임신 진단 키트 같은 경우는 کیتی پشکنینەکانی تری کۆڤید-19 ئەنجامی تەواو ورد و ژماری تەواو نادات بەدەستەوە. بەڵام کیتەکانی ئێمە ژماری تەواو و ڕاستەقینەی ئەو دژە تەنانە ئاشکرا دەکات کە لە ناو سیستەمی بەرگری لەشدا بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنای نوێوە دروست بووە. بەم زانیاریەش دەتوانرێت ئەو گۆڕانکاریانە پیاوانە بکرێ کە لە نەخۆشەکەدا ڕووەدا. ئەوەش بەپێی ئاستی دژە تەنەکان لە ڕۆژانی یەکەم و دووەمدا. هەروەک زانیاریمان دەداتێت لەسەر ئەوەی پەتاکە چەند بەرەو پێشەوە لە ناو جەستەی نەخۆشەکەدا چووە. 약 2주 후에는 PCR의 민감도가 50%밖에 안 وردی پشکنین بە ئامێری PCR دەگاتە 50%. هەندێک جار بە شێوەی دەستی دەگاتە 80 بۆ 90% لە ماوەی دوو هەفتەدا. بەڵام بە بەکارهێنانی پشکنینی دژەتەن و پشکنینی PCR هەردووچان بێکەوە ئەتوانێت باشترین و ورترین ئەنجام بەدەست بێنین. 항상 90% 이상의 민감 그리고 뭐 아프리카 몇 개국 그다음에 کیتی پشکنینەکانی ئێمە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چەند وڵاتێکی ئەفریقا و ئێرانەوە خواستێکی زۆری لەسرە و زۆر داوا دەکرێت. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هێڵی بەرەمهێنانی کیتەکان زیاتر بکەین. بەکارهێنانی کیتەکانمان لە ئەمریکا تەنها بۆ ئاشکراکردنی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا نییە و بەڵکو بۆ ئەو کەسانەشە کە لە ڤایرۆسەکە چاکبوونەتەوە و بەرگریان بەرامبەر ڤایرۆسەکە دروست کردووە بۆ ئەوەی جارێکی تر بچنەوە سەر کارەکانیان.